زیاتر لە 8 مانگ تێپەڕ دەبێت بەسەر هەناردەکردنی نەوتی هەرێم بە شێوەیەکی سربەخۆ لەو کاتەشەوە بەردەوام ئاستی هەناردەکردنی نەوتی هەرێم لە بەرزبوونەوەدایە. وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردووە و لە سەرەتای هەناردەکردنی نەوتەوە بە شێوەیەکی سربەخۆ تا مانگی کانونی دووەمی ئەم ساڵ 139 ملیۆن و 622 بەرمیل نەوتی بە نەوتی کەرکووکیشەوە لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیاوە هەناردەکردووە. لەو ماوەیەشدا بە تێکرای نرخی بەرمیلێک نەو لە بازاڕەکانی جیهاندا بە 48 دلار فرۆشراوە. هەرێمیش بە 10 دلار کەمتر لە بازاڕەکانی جیهان نەوتەکەی دەفرۆشێت. بۆ پێش بە تێکرای هەرێم لە 8 مانگی ڕابردوودا بەرمیلێک نەوتی بە 38 دلار فرۆشتووە. کەواتە هەرێمی کوردستان لەو کاتەوەی بە شێوەیەکی سربەخۆ دەستی بە ناردەکردنی نەوت کردووە زیاتر لە 5 ملیار و 307 ملیۆن دلاری لە فرۆشی نەوتدا دەستکەوتووە کە ئەوەش بەشی موچەی 7 مانگی فەرمانبەرانی هەرێم دەکات. بە پێی سیستمی پێشووی دابەشکردنی موچە حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە پێویستی بە 750 ملیۆن دلارێ بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران. لە ماوەی 8 مانگی ڕابردووشدا حکوومەت تەنها 4 جار موچەی فەرمانبەرانی دابەش کردووە کە دەکاتە 3 ملیار دلار. هاوکات جارێکیش موچەی هێزەکانی پێشمەرگە و نیوەی موچەی مامۆسایانی دابەش کردووە. بۆ پێش لە ئێستادا زیاتر لە 2 ملیار دلاری داهاتی نەوتی هەرێم لە ماوەی 8 مانگی ڕابردوودا دیار نییە کە بۆ بڕەپارێش دەتوانرێت موچەی زیاتر لە 2 مانگی سەرجەم فەرمانبەرانی هەرێم دابەش بکرێت. جگە لە داهاتی نەوت بە وتەی بەرپرسانی هەرێم مانگانە داهاتی ناوخۆ دەگاتە 100 ملیار دینار کە بۆ بڕەپارێش دەتوانرێت خەرجی ڕۆژانەی حکوومەت و پێشمەرگە و ئاسایش پڕ بکرێتەوە. لە سەرەتای ئەم مانگەدا حکوومەت هەرێم ڕایگەیاند بەهۆی نەبوونی پارەوە تەواوی موچەی ساڵی ڕابردووی فەرمانبەرانی هەرێم و بەشێک لە موچەی ئەم ساڵ پاشەکەوت دەکات کە ئەوژ ناڕەزایەتی و نیگەرانی فەرمانبەرانی هەرێمی بەدوای خۆی داهێنا بەهۆیەوە خۆپیشاندانەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمدا دەستی پێکردەوە و تیایدا سیستمی نوێی دابەشکردنی موچە لەلایەن فەرمانبەرانەوە ڕەت کرایەوە. دوایەوەی ڕێکەوتنامە نەوتەکەی کۆتایی ساڵی 2014 نێوان هەرێم و حکوومەتی ناوەندی شکستێنە لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوودا حکوومەت هەرێم بڕیاری دا بە شێوەیەکی سربەخۆ دەست بە هەناردەکردنی نەوت بکاو تا ئێستاش بەردەوامە. بەرهەم ساڵح NRT